گرژیەکانی ڕۆژهەڵاتی قودس بەردەوام لە هەڵکشاندان و گەڕەکی شێخ جەڕاحیش بەناوەندی گرژیەکان دادەنرێت. لە خۆپیشاندانەکانی دژ بە ڕاگواستنی فەڵەستینیەکانی گەڕەکەکەدا ئافرەتان ڕۆڵێکی گرنگیان هەیە. یەکێک لەو بابەتانەی بۆتە جێگەی سەرنجی ڕاگەاندنەکان دیمەنی زەردەخەنەی سەرلێوی ئەو ئافرەتانەیە کە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئیسرائیلەوە دەستگیر کراوە. مەریەم عەفیفی یەکێکە لەو ژنە چالاکوانانەی لە خۆپیشاندانەکانی هەفتەی ڕابردوودا لەلایەن پۆلیسی ئیسرائیلەوە دەست بەسەر کرابوو لە کاتی دەست بەسەرکردنیشیدا لێی درابوو. عەفیفی کە لە هەمان کاتدا هونەرمەندێکی موزیک ژەنە 2 ڕۆژ دوای دەست بەسەرکردنی ئازاد کراوە و زەردەخەنەی سەرلێوی لە کاتی دەست بەسەرکردنیدا بۆتە جێگەی سەرنجی ڕاگەاندنە جیهانیەکان. عەفیفی دەڵێت لە ڕاستیدا من زەردەخەنەم بۆ هاوڕێ خۆپیشاندەرەکانم دەکرد نەک کامێراکان. تەنانەت لە کاتی دەست بەسەرکردنیشدا من لەسەر حەق بووم. خاوەن حەقیش زەردەخەنە دەکات و ناترسێت. مونا ئەلکورد یەکێکی دیکەیە لە خۆپیشاندەرە دیارەکان و کچیەکێک لەو خێزانانەیە کە لە گەڕەکی شێخ جەڕاح دەژین. ناوبراو تا ئێستا چەندین جار دەست بەسەر کراوە. مونا یەکێکە لە چالاکوانە کوردە دیارەکانی فەڵەستین و ناوی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە. ئەو دەربارەی خۆڕاگریەکان دەڵێت ئافرەتی فەڵەستینی بە درێژایی مێژوو لە ڕیزی پێشەوە بووە و بە هەموو هێزی دژ بە داگیرکاری خەباتی کردووە. ئافرەتی فەڵەستینی هەمیشە خۆڕاگرە. گرژیەکان لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە بۆی پەلامەرەکانی ئیسرائیل بۆ سەر گەڕەکی شێخ جەڕاح و مزگەوتی ئەقساوە دەستیان پێکرد. گروپە شۆڕژگەرە فەڵەستینیەکانی کەرتی غەزا تا کاتژمێر 6 ئێوارەی دەی ئایار مۆڵەتیاندا بۆ هێزەکانی ئیسرائیل بۆ ئەوەی لە مزگەوتی ئەقسا و گەڕەکی شێخ جەڕاح بکشێنەوە کە دەکەونە ڕۆژهەڵاتی قودس. بۆی دەکشانەوەی هێزەکانی ئیسرائیل گروپە فەڵەستینیەکان ژمارەی زۆر موشەکیان ئاراستەی ئیسرائیل کرد. دواتر سوپای ئیسرائیل ئۆپراسیۆنێکی چڕی بۆ سەر کەرتی غەزە دەست پێ کرد و بەوەیەوە سەدانە وڵاتی فەڵەستینی لە کەرتی غەزە شەهید و بریندار بوون و هێرش و داگیرکاریەکانیش لەلایەن ئیسرائیلەوە بەردەوامە.